پاکیەتی ئافرەت ئەگەی پاکیەتی ئافرەتی پاک ئەگەیەنێ بە پیاوی پاک. باسمان کرد کە خەدیجە خاتون بەچی بەناوبانگ بوو؟ ئەطاهرە. قوڕەیش هەمووی ئەیناسی کە ئەطاهرەیە کە ئافرەت دەرکەوت بە ناوێک ناوی طاهرە ئینسانی خەبیث ئەوێرە بڕوا خۆی لێبە بڵێ هاتوومەتە داوات بە حەڵاڵیش بە حرامی ناڵێن. بۆیە طەهارە و عیفەت بۆ ئافرەتان ئەبێتە هۆی پاراستنیان لە تەماعی خەبیثەکان کە ئەڵڵا جەلە جەلالوو کاتێک باسی ئافرەتی ئیماندارەکە قەرنە فی بیوتیکن ولا تبرجن لە سوورەی ئەحزاب ئاەتەکان ڕیسکە هەمووی بێنە لە پێشچاوی خۆت ولا تخضعن بالقول وأطعنا الله ورسوله واذكرن ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة. أما هم بين بيشاوي خود تا قادة يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين. تا أو آياتك لسورة أحزابها هموي باسي چيكا كسايتي آفرتي مسلمان چون دروست به وچون بيئگا آخر آيات بچي خدميكا جلوبرگي حياة وحرمة وحشمت بپوشه باشا بەهۆی ئەو سیفاتانەوە ئەو جلوبەرگەوە ئیتر ئەزانرێ ئەم ئافرەتە پاروی ئینسانە خەبیثەکان نییە، کاڵای ناپیا و نامەردەکان نییە. فەلا یؤذین ئیتر کەس جورئەتیەوە ناکا نزیکیان بێتەوە بە نیازی خراپ. بەڵام کە خۆی هەڕاج کرد و خۆی ڕوود کردەوە وەڵام هەموو کەس دەڵێ کاڵای منە بۆ من وای کردو. وێ ئافرەت بەخۆ ڕوودکردنەوە پیاوی چاکە دەست ناکرێت، بەخۆ ڕوودکردنەوە هاوشێوەی خۆتە دەسەکە کە تاڵیبی ڕوتە، کە تاڵیبی ڕوودبوونەوەیە بە پاراستنی ناموسی خۆت و حیا حرمەتی خۆت پیاوی چاکە دەسەکەوێ کە تاڵیبی عیفەت و پاکیەتی بێ. ئەو حەزی کرد بێ لە قاچ و قولی تۆ حەز لە قاچ قولیەکی کەژەکە لەوەوە تۆی خواست بێ بەخوا بە دوای قاچ قولێکی کەژەکەوێ خیانەتە لێەکە چونکە ئەمە خائینەتە الأعیونە وما تخفي الصدور هو أكبر. گەورەتراوی لە دڵی ئاەتی لە خیانەت. بۆیە دڵی خۆش نەبێ معجبی ئەوەم بوو، معجبی ئێرەم بوو، معجبی ئەوەم بوو. هەیە ئەوەی لە تۆ جوانتر بێ، معجبی ئەوەژە بێ، بەس کە معجبی ئەخلاق و ڕەوشتێ بوو تەواو لێت لێ نابێتەوە. ئەوە بۆ معلومات. زۆر گرنگە ئافرەتان ئەم حەقیقەتە بزان بە پاراستنی پاکێتی خۆیان عیفەتی خۆیان پیاوی چاک و بەڕێز نزیکە بێتەوە لێیان، بە نەپاراستنی و هەڕاجکردنی خۆیان ئەو کەسانەی تاالبی جەستەن و ئەو کەسانەی تاالبی گۆشتن هەروانە لێیان نزیکە بنەوە. ئەو بۆ معلوماتی.